بە یەکێک لە ئەو شوێنانە دەست پێکەین کە پرۆژەی ئارتفرۆشە کە پرۆژەی ئارتفرۆش هەمیشە بەبێت جیاوازیکردن لە شار و شارچکە جیاوازەکانی کوردستان هەمیشە پرۆژیان هەبووە زۆرجار لە کورسات مەگەزینەوە باسی کار و پرۆژەکانمان کردووە بەیەکە و گفتوگۆمان کردووە ئەم جارەشیان هەر لە درێژەی کار و چالاکیەکانیانە پرۆژەی ئارتفرۆش ئەم جاریان کار و چالاکیەکانی ئەباتە خانەقین و لەوێ سیمپۆزیۆمێکی هونەری ئەبێت ئەکەنەوە کە ئەو سیمپۆزیە هونەریە لە چەند ڕۆژی داهاتووە بێت و ئەم جاریان خانەقینیان هەڵبژاردەوە جەبا بزانین کار و چالاکیەکانیان لە خانەقین ئەم جاریان چی ئەبێتەوە بۆ ئەو مەبەستەش میوانداری خات و ڕەبەن عیزەدینمان کردووە کە بەڕێزیان سەرپەرشتیاری ئارتفرۆشن. خات و ڕەبەن بفەرمون بۆ سۆدەی کورسات مەگەزین. چۆنی خات و ڕەبەن بەخێر بیت دڵخۆشم کە دووبارە لەگەڵ تۆیەوە بەرامبەر ئەوەسمە و باسی کار و چالاکیەکانتانەکەین. زۆر سپاس من زۆر زیاتر دڵخۆش بووم و سپاسی کورساتەکەم دووبارە. زۆر سپاس بۆ تۆش و دووبارە بەخێر بیت. زۆر سپاس. خات و ڕەبەن با سەرەتا باسێک لە بیرۆکەکە بکەین چۆن بوو ئەم جاران بیرتان کردەوە کە سیمپۆزیۆمێکی هونەری لە خانەقین بکەنەوە ئەم جارە خانەقینتان هەڵبژار؟ بەڵێ وەکو دیارەکە ئێمە ماوەی چەند ساڵێکە بێ وەکو پرۆژەی ئارتفرۆش بە بەردەوامی کار و چالاکی جیاوازمان هەبووە و کار و چالاکیەکانیشمان تەنها ئەتوان بڵێم لە ناو سنووری سلێمانیا قەتیس نەبووە بەڵکو لە هەر شوێنێک ئێمە توانی بێتمان و زانی بێتمان کە پێویستەکە ئێمە کار و چالاکی هونەریمان هەبێت ڕۆشتونەتە شوێنەکە و لە خزمەتی هەموو ئەو هونەرمەندانەیە بووین کە لە کوردستانان بە دڵنیاییەوە ئەم جارە خانەقینمان هەڵبژار لەبەرەوەی هەستمان کرد خانەقین لە ڕووی هونەریەوە بە تایبەتی گرنگێکی ئەوتۆی پێ نەدراوە یاخود دەتوانم بڵێم وەکو شار و شارۆچکەکانی تر هونەرمەندان ناناسرێن یاخود کارەکانیان زۆر بڵاو نابێتەوە بۆیە حەزمان کرد ئەم جارۆکو پرۆژەی ئارتفرۆش بچینە خانەقین و سمپۆزیۆمێکی هونەری ساس بکەین ئەم سمپۆزیۆمە بە بەشداری هونەرمەندانی خانەقین و هەروەها خوێندکاری پەیمانگای هونەرە جوانەکانی خانەقین بەشی شێوەکاری و چەند هونەرمەندێکیش لە سلێمانیەوە هاوکارە بن لەگەڵمانە و لە ناو سمپۆزیۆمەکەیە بەشدارە بن. چۆن بوو تەنها ئەو کەسانەی کە بەشداریەکەن لە هونەرمەندان و خوێندکاران پێک هاتووە بۆچی تەنها خوێندکارانتان هەڵبژاردووە لەگەڵ هونەرمەندان و بەشداریکردن لە نێو سیمپۆزیۆمە هونەریەکەیە؟ بەڵێ عادەتی سمپۆزیۆمی هونەری کە ڕێک ئەخرێ ڕاستە شێوازەکانی جیاوازە هەنێ سمپۆزیۆم هەیە تایبەتە بە هونەرمەندە گەورەکان هەنێک سمپۆزیۆم هەیە تایبەتە تەنها بە خوێندکار یاخود کۆمەڵە کەسانێکی تر کە حەز بکەن کاری هونەری بکەن بۆیە بۆ ئەمە بەستە ئێمە بیرمان کردەوە ئەگەر ئێمە هونەرمەندان ئەو هونەرمەندە بە ئەزمونانەی کە لە خانەقینن یاخود لە سلێمانیەوە ئەچنە خانەقین لەگەڵ خوێندکاری پەیمانگای هونەرە جوانەکانی خانەقین تێکەڵ بن ئەو کاتە ئێمە ئاڵوگۆڕێکی کللتوری ناوچەکان تێکەڵ یەکتریەکەین ئەزمموی ئەم مامۆستایانە چ لە ناو سلێمان یاخود لە خانەقین پێشکەش بە خوێندکارەکانەکرێ و ئەتوانم بڵێم کۆمەڵێک تابلۆی زۆر ناوازە دروست ئەکەن کە تێکەڵەیەکە لە ئەو ئەزمموی هونەریە بەرزەی کە مامۆستاکان هەیەە و لەگەڵ ئەو ئەزمموی کە خوێندکارەکان پیای تێپەڕێون و بە دڵنیاییەوە بەرەو باشتر ئەڕۆن. ئەم سیمپۆزیۆمە هونەریە بۆ ماوەی چەند ڕۆژە بێت؟ بەڵێ سمپۆزیۆمەکە لە ڕێکەوتی 5/8 بەڕێوە ئەچێ بۆ ماوەی 1 ڕۆژە ڕۆژی چوارشەممە کات کاتژمێر 5 بۆ 7 ئێوارە لە پارکی کۆبانێ لە نزیک پردی ئەڵوان هەر لە خانەقین. خات و ڕەبەن ماوەی 1 ڕۆژە سیمپۆزیۆمە هونەرەکە بەڵێ ئایا هەز ناکەن ئەم ماوەیە کەم بێت بۆ سیمپۆزیۆمێکی هونەری و نیشاندانی کارە هونەرەکانی خۆیان؟ بەڵێ وەکو پێشتریش باسم کرد سمپۆزیۆمەکان جیاوازیان هەیە ئەکرێ لە چەند سەعاتێکەوە دەست پێ بکات هەتاوەکو چەند ڕۆژە یاخود هەفتە و مانگیش بخایەنێت ئەوەی ئێمە بە گرنگ مانزانی ئەوەیە کە لە ئێستەیە لەبەرەوەی کەش و هەوا تۆزێک گەرمە و ئێمە شوێنەکەمان دەرەوەی عادەتیش ماشەڵڵا زۆر بەزەبت و ئەو کەسانەشی کە بەشداریەکەین کە بەشداری ئەکەن وەکو وتم کۆمەڵێک هونەرمەندمان هەیە لە سلێمانیەوە ئەڕۆنە خانەقین بۆیە ئێمە کۆمەڵێک لایەنمان بە بەرچاو کرد و بڕیارمان ناکە لە ڕۆژەکە سمپۆزیۆمەکە بە ئەنجام بگەینین و دڵنیام کە ئەنجامێکی زۆر باشیە بێت. هەرچەندە خات و ڕەبەن ئاماژەت بە کارە هونەریەکان کرد بەڵام ئایا سیمپۆزیۆمەکە ناونیشانێکی تایبەتی هەیە یاخود ئەوە تا هونەرمەندان و بەشداربووان ئازادن لەوەی کە چ شتێک ئەنەخشێنن؟ بەڵێ سمپۆزیۆمەکە لەبەر ئەوەی لە خانەقینە بۆیە ئێمە هەر بە ناوی خانەقینەوە ناومان ناوە کە سمپۆزیۆمی هونەری لە خانەقین لەلایەن پرۆژەی ئارتفرۆشەوە بەڕێوەچێت.
زۆر باشە کەواتە ئەو کارانەی کە پێشکەشی ئەەکەن تەنها چەند کارێکی دیاریکراوە یاخود ئازاتان کردوون کە لە نێو سیمپۆزیۆمەکە چ کارێکی هوەری پێشکەشەکە؟ بەڵێ ئێمە لەبەر ئەوەی شوێنەکەمان کراوەیە لە ناو باخێکایە بۆیە ئەو کەسانی کە لەوێ بەشدارن ئازادن لەوەی کە ئایا ئەیانەوێت شوێنێکی باخەکە دروست بکەنەوە یاخود ستایلێکی تایبەت بە خۆیان هەیە. زۆر کات لەوانەیە بچینە ناو شوێنێکەوە ئەسڵەن ژوورێک بێت لە ناو ژوورەکەیە تۆ خیاڵی هونەرمەندەکە لێرەیە دەور ئەبینێت کە ئەوێت چی بنەخشێنێ لەسەر کانڤاسەکەی کە لە بەردەمیایەتی. بۆیە بە دڵنیاییەوە هونەرمەندان و بەهرەمەندان لەوێ ئازادن لەوەی کە ئەیانەوێت چ بابەتێک پێشکەش بکەن یاخود چ وێنەیەک لەسەر تابلۆکانیان بکێشن و هەنێجار ئەوەیە کە ئێمە ئەمانەوێ وێنەی سروشت بکەین بەڵام لەوانەیە ستایلەکانمان جیاواز بێ ئەکرێ بە ستایلێکی تایبەت بۆ نمونە بە ئەبستراکتێک تۆ بتوانی وێنەی سروشت ئەو منزەڕەیە کە لە بەردەمتایە بیخەیتە سەر تابلۆکە بەڵام شێوازێکی ئەبستراکتی هەیە و بە شێوازێکی واقعی نییە بۆیە بە دڵنیایەوە هەموو کەسانی کە لەوێ بەشدارن ئازادانە کاری خۆیان ئەکەن. بێگومان ئەمە ئاڵوگۆڕێکی هوەری زۆر جوانە چونکە هونەرمەندانی شاری سلێمانی ئەچن بۆ خانەقینەوە لەوێ سروشتی جوانی خانەقین ئەبین و کارەکانی خۆیان هاوبەشی پێکەن لەگەڵ بەشداربووان و خوێندکارانی بەشداربووی نێو سیمپۆزیۆمەکە کەواتە پێم بڵێ ئەو چالاکیانی کە لە نێو سیمپۆزیۆمە هوەرەکەیە پێشکەش ئەکرێت تەنها لە تابلۆکێشان پێکاتەوە یاخود چالاکی دیکەش هەیە؟ بەڵێ جیاواز لەوەی کە ئێمە سمپۆزیۆمەکەمان تایبەتە بە وێنەکێشان بەڵام خۆشبەختانە لەگەڵ پەیمانگای هونەرە جوانەکانی خانەقین ئێمە پەیوەندیمان کردووە و ئامادەیان دەربڕیوە لەوەی کە کۆمەڵێک چالاکی میوزیک و گۆرانی هەبێت لە کاتی سازانی سمپۆزیۆمەکەیە بە دڵنیاییەوە ئەمە کەشەکە جیاوازتر ئەکات و وای لێکات کە ئەو هونەرمەندانە کە سەرقاڵی ئەوەن کە تابلۆکانیان دروست بکەن زیاتر ئەچنە ناو بابەتە هوەریەکەوە و کەشێکی جیاوازتر دروست دەکات و بە هەمان شێوەی بابەتە شێوەکاریەکە بابەتی میوزیک و گۆرانیش ئەبێت بە بەشێکی تر لە سمپۆزیۆمەکە و دەرخستنی توانای ئەو خوێندکار و مامۆستایان هەیە کە لە ناو پەیمانگاکەیان و لە ناو پارکەکە ئەو ئاوازانە بۆ ئێمەسڕن. کەواتە ئەو کەشوهەوە گەرمان ڕێگر نابێتەوەی کە بەرهەمی هوەری و لەگەڵ ئەوەشا کێشانی وێنە لەلایەن هونەرمەندان و بەشداربووان و کارەکانتان ناوەسێەوە هەر بە دڵنیاییەوە بەردەوامە بێت و دڵنیام کە کاری زۆر زۆر باشی تیا ئەبێت و هونەرمەندان ئەتوانم بڵێم دایمە بەوەش ناسراون کە هیچ بارودۆخێک ناتوانێت بۆنەوە ئاکاریگەری لێ بکات کە واز لە کارەکەی خۆی بێنێ واز لە کێشانی وێنەیەک بهێنێ بەڵکو بە پێچوانەوە توانم بڵێم ئەم بارودۆخانە یاخود ئاستەنگیەکانە بێتە هۆی ئەوەی کە هونەرمەند زیاتر هەوڵ بات زیاتر بێوێت ئەو بەهرەیە کە هەیەی پیشانی بات. وەکو خۆشم وە خۆش ئاماژە و پێکرد بێگومان پرۆژەی ئارتفرۆش تەنها لە چوارچەوەی شاری سلێمانیان نیە بەڵکو بەبێ جیاوازی شار و شارچکەکانی کوردستان چالاکیەکانی خۆتان هەمیشە ئەنجامیاوە. جا بڕیارەکە ئەم سیمپۆزی هوەریە تەنها لە خانەقین بێت یاخود ئەوە تا شارەکانی دیکەی کوردستانیش بە هەمان شێوە بەسەرەکەنەوە. بە دڵنیایەکو ئەماژەت پێکرد ئێمە بە بەردەوامی کار و چالاکیەکانمان لە شوێنێکان ناوەستێت وە بەپێی پلانەکانی کە لە ناو پرۆژەی ئارتفرۆشایە و بەپێی ئەو کاتانی کە دابەشی ئەکەین بەسەر ساڵەکەیە بە دڵنیاییەوە ئەتوانم بڵێم لە هەر شوێنێک ئێمە بتوانین کە نەک سۆمپۆزیۆمێک نەک ئەوەی کە پێشانگای بکەینەوە هەر کارێکی هوەری کە ئارتفرۆش بتوانێت هەنگاوێک بنێ بە بەرەو پێشبردننی هوەر خزمەتکردنی هوەر و هوەرمەندان بە دڵنیاییەوە ئیشیتیا ئەکەین. هونەرمەندان تا چەند تابلۆکانیان لە لای ئێوە ئەتوانن بفرۆشن چونکە ئێوە هەر ئەوەندە نییە کە کار و پرۆژەکانتان لە دەرەوەی بەڵکو کارەکانی هونەرمەندانیش ئەهێنە نێو پرۆژەی ئارتفرۆشەوە و ڕێگەیان پێن کە بەرهەمەکانی خۆیان لە ڕێگەی پرۆژەی ئارتفرۆشەوە بفرۆشن. بە دڵنیاییەوە توانم بڵێم ئارتفرۆش جێگەیەکی زۆر زۆر متمانە پێکراوی هونەرمەندانی کووردە وەلو ئێمە پلاتفۆرمەکەمان پلاتفۆرمێکی عێراقیە بەڵام لە بەرەوەی ئێمە لە کوردستانین بۆیە تەرکیزم خستە سەر هونەرمەندە کوردەکان لەگەڵ هونەرمەندە کوردەکانە بە دڵنیاییەوە کاری هوەری هونەرمەندە عەرەبەکانیش ئەفرۆشێت لە لای ئێمە ئەتوان بڵێم یەکێکە لەو پرۆژانەی کە لەناو کوردستان و عێراقا ئێستا زۆر بە بەربڵاوی باس ئەکرێت لە ڕووی فرۆشتن و ئەو کارانەی کە بە کوالێتی ئەنجامی ئەیەن فرۆشتن هەتاوەکو ڕادەیەکی زۆر باش لە لای ئێمە بە شێوازێکی بەرچاو فرۆشتنمان هەیە
و پێشم خۆشە یعنی وەکو هەموو جارێک باسی ئەوەمان کردووە کە تەواوی قازانجی فرۆشی کارەکان گەڕاوەتەوە بۆ هونەرمەندان بۆیە ئەمە هانی هونەرمەندان ئەیە کە زیاتر کاری هونەری دروست بکەن لەبەرەوەی جاران ئەتوان بڵێم لە سەردەمی ڕابردوومانە زۆر کات هونەرمەندان کێشەی ئەویان هەبووە ئەوەنەیان تابلۆ دروست کردووە لە ماڵەکەی خۆیانە شوێنیان نەماوە کە تابلۆی زیاتر دروستکەن بەڵام ئێستا خۆشبەختانە تێچوویان هەبوو بە دڵنیاییەوە ئێستا خۆشبەختانە ئێمە کارەکەین و بە بەردەوامی کاری هونەری هونەرمەندان ئەفرۆشین بۆ ئەوەی یارمەتیەک بێت بۆ ئەو هونەرمەندانە بەردەوامیان باتێ لە دروستکردنی کارە هونەریەکانیانە. تابلۆکان لە کێ وەرئەگرن واتە بەبێ جیاوازیکردن ئیترەما هونەرمەندێکی بەناوبانگە هونەرمەندێکی بەناوبانگ نییە بەبێ جیاوازیکردن ئێوە ئەو کارانە لە هونەرمەندان وەرئەگرن و لەگەڵ ئەوەشە نرخی تابلۆکان چۆنە هەر کەسێک ئەتوانێت و تابلۆیانە بکرێت؟ بەڵێ سەبارەت بەوەی کە ئێمە تابلۆ لە کێ وەرئەگرین بە دڵنیاییەوە هەر هونەرمەندێک یاخود فێرخوازێک کارەکانی بهێنێتە لای ئێمە ئەمانەوێت سەپۆرتی بکەین ئەمانەوێت هانی بین بۆ دروستکردنی کاری زیاتر و بڵاوبوونەوەی ئەم کاری ئەم هونەرمەندە و ناساندنی هونەرمەندەکە ئێمە تابلۆکانمان یاخود کارە هونەریەکانمان بەگشتی لە ئەتوانم بڵێم چەند بەشێکا جێ کردوێتەوە کۆمەڵێک تابلۆ و کاری هونەریمان هەیە کە هونەرمەندانی ناوداری کوردن یعنی ئەتوانین بڵێ ئەم تابلۆیانە هیچ کەسێک نیە ئەگەر بیان بینێ نەیان ناسێتەوە کۆمەڵێکی ترمان هەیە کە جیامان کردوێتەوە ئەو هونەرمەندانن کە کاری هونەری شێوەکاریەکەن کارەکانیان ئەتوانم بڵێم کەمێک وەکو تابلۆی هونەرمەندە گەورەکان ئەو بۆ کوالێتیە نییە یاخود ئەوەنەیەک ئەزمونیان نییە و کۆمەڵێکیشمان هەیە کە خوێنکارن یاخود بەهرەمەندێکن دەستیان کردو بە دروستکردنی کاری هونەری و پێمان خۆشە کە سەپۆرتیان بکەین و کارەکانیان بۆ بڵاوکەینەوە ئەم کەسانش بناسێنین و بەنسبەت سعرەکانەوە بە دڵنیاییەوە هەموو ئەو سعرانی تایە کە ئەگەر من بمیان هەر کەسێکی تر بێت ئەتوانێت تابلۆیەک پڕێ لەو بوجەی کە خۆی هەیەی و تابلۆی تایە کە بۆ ئۆفیس خەڵک زۆر ئەیبات ئەمانە یعنی سعرەکانی بەگشتی جیاوازی هەیە وەکو ئەو کۆمەڵانی کە باسم کرد بەپێ هەر کۆمەڵەیەک بەپێ ئەزمموی هونەرمەندەکە یاخود کوالێتی ئیشەکە هەموو سعرەکانیش ئەگۆڕێت دەستە خۆش بێ خاتۆرە بەنجا پێشەوەی بی پەیوەندیمان کرد و قسەمان کرد بەیەکەوە لە خولێکی خۆشنووسی بووی بەڵێ باسێکی و خولە خۆشنووسیمان بۆ بکە بەڵێ جیاواز لە هەموو ئەو بابەتانی کە باسمان کرد لەکردنەوەی پێشانگا لە ڕێخستنی سمپۆزیۆم لە فرۆشتنی کاری هونەری ئارتفرۆش بۆ بەردەوامی خول ئەکاتەوە خولەکان مەبەستمان پەرەپێدانی توانای هونەری ئەو کەسانەیە کە بەشداری خولەکانەکەن و لە ئێستایا خولی خۆشنووسی کالیگرافیمان هەیە کە دوای ئەوەی کە سیرمان کرد نازانم ئەگەر بینەران دیقەتی ئەوەیان نابێ ئەو خولانی کە ئارتفرۆش ئەیکاتەوە بە تایبەت خولی زۆر جیاوازن و کۆمەڵە خولێک ئەکەینەوە ئێمە کە بزانین پشتگوێ خراوە یاخود کەمتر خەمی تێدا هەیە لە ناو کوردستانە بۆیە لە دوای ئەوەی کە سیرمان کرد خۆشنووسی لەبەر ئەوەی کە مەجالێکی زۆر فراوانە و مێژوویەکی هەتا بڵێ کۆنی هەیە بۆیە بیرمان کردەوە بۆچی ئێمە خۆشنووسی لەگەڵ هونەر تێکەڵ نەکەین کە ئەمە ستایلێکی زۆر باوتوانم بڵێم لە ڕۆژهەڵاتی کوردستان و ئێران ئەم ستایلە زۆر با و مێژوویەکی زۆر دێرینی هەیە بۆیە بە دڵنیاییەوە کۆمەڵێک مامۆستا پێشنیار کرا بۆ ئەوەی ئێمە باشترین مامۆستا هەڵبژێرین تاوەکو خولەکەمان بۆ بکاتەوە بەدەستخۆشیەوە بۆ مامۆستا عەلی کازم ناسراو بە عەلی ئەڵوانی کە لە دانیشتووی هەولێرە زۆر خۆشبەختانە و زۆر ئەتوانم بڵێم خۆنەویستانە هاوکاری کردین بۆ ئەوەی کە ئێمە خولەکە ڕێک بخێن خولەکە سبەینە کۆتا ڕۆژێتی بۆ ماوەی 15 ڕۆژ بەردەوام بوو لە ناو گەلەری ئارتفرۆش و 28 خوێنکار بەشداری خولەکە بوون قەرار بوو ئێمە 25 خوێنکار وەربگرین بەڵام لەسەر داواکاری زۆر زیاتر تەنها توانیمان 28 کە زۆر بگرین بە داوای لێبوردنەوە بۆ ئەو کەسانی کە نەمانتوانی وەریان بگرین خولێکی تابڵەی گرنگ بوو تابڵەی پڕ ئامانج و ئەنجام بووە ئێستا من کە لە خولەکەەوە هاتم بۆ ئێرە هێشتا خوێنکارەکان سەرقاڵی دروستکردنی کارەکانیان بوون ئەوەنە بابەتەکە گرنگە بەلای هەم مامۆساکە هەم خوێنکارەکانیش بەڕاستی لەسەر و ئەو کاتی کە بۆمانداناون ئەوان بەردەوام ئیش ئەکەن ئەیانەوێت زیاتر تەجروبە بکەن زیاتر توانە و بەهرەکانی خۆیان پیشانبن لەو کاری کە فێری بوون بە دڵنیایەوە ئەم خولەش کۆتا خولمان نابێت و خولی زیاتر و سوود بەخشترمان نەبێت خاتۆڕەوەکەواتە بەرهەمی کۆتایی خولی خۆشنووسی چی ئەوێت؟ بەرهەمەکان وەکو باسم کرد ئێستا لە گەلەری ئارتفرۆش دانراوە
کۆمەڵێک تابلۆی ئێجگار زۆرە کە تێکەڵەیەکە لە هوەرێکی ئەبستراکت واتە لەگەڵ ئەمانە بۆ فرۆشتن ئەبنم بەرهەمانە؟ بەڵێ بە دڵنیاییەوە ئەمانە ئەتوانین بڵێ تەجروبەی ئەم خوێندکارانن لە ناو خولەکەیە بۆیە کە ئەگەر تۆ بتەوێت بێ تابلۆیەک هەڵبژێریت کۆمەڵێک تێکستی تیاابێ کۆمەڵێک نووسینی تیاابێ و هەروەها ڕەنگیش بەکار هاتبێ لەگەڵی لەو حاڵتا تۆ توانی یەکێک لە تابلۆکانی ئەم خوێندکارانە بکڕێت و بە دڵنیاییەوە سارێکی یاخود با بڵێم نرخێکی زۆر زۆر گونجاوی ئەبێت لە بەرەوەی ئێمە ئەوە لە بەرچاوەگرین کە ئەم کارانە لە کاتی ڕاهێنانە دروست کراون بەڵام وەکو سەپۆرتێکیش بۆ ئەو گەنجانی کە کارەکانیان دروست کردووە هەر کەسێک پێی خۆش بێ ئەمە لە گەلێریەکە ئارزمان کردووە ئەتوان سەردان بکەن و تابلۆکان بەدەست بێنن دەستە خۆش بێ خاتۆ ڕەبەن ئەنج پرسیاری کۆتاییم بۆ تۆ ئەوەیە کوانە خاتۆ لیلیان برادەرەکەی دایمە کاتێکێن بۆ کورسات مەگەزین هەمیشە نەخات و لیلیان بەبێ خاتۆ ڕەبەنیە نەخات و ڕەبەن بەبێ خات و لیلیانجا ئەم جاریان جیاواسەر لە جارەکانی تر بەتەنیا ئەمڕۆ لەبەرەوەی ڕۆژی شەممەیە و پشووە لەبەرەوە من بە بۆنەی خولەکەەوە ئەبوو لە دامەزراوەی زیین بم لەبەرەوە لیلیان خان کەمێک کار و سەرقاڵی خۆی هەبوو بۆیە ئەم جاران خۆم بە تەنیا هاتم ڕێز و سڵامان بۆ خات و لیلیان هەیەوە بیری شەکەنی وادارین بە زووی ببینینەوە بە دڵنیاییە زۆر سپاس بۆ تۆ خاتۆ ڕەبەن کە ئەمڕۆ لەگەڵمان نابوویت دەست خۆش بێت سپاس بۆ ئێوە سپاس بۆ کورسات کە هەموو کاتێک ئەرکێکیشن زۆر سپاس بەردەوام بن دووبارەوە خێر بێ سەر چاوان سپاسانە